بێسڵاو لە هەردوو هاوکارم ڕەوەند و لانا ئەسڵاو لە بینەرانی ڕۆژێکی نوێ بێت وەکو ئەزانین بۆ ماوەی 4 ڕۆژە پاڵەوانەتی پەرەگلایدە لە شاری سلێمانی بۆ دووەم جارە بەڕێوە ئەچێت. ئەم پاڵەوانەتی ئەم جارە جیاوازی هەیە، لەوەی جیاوازەکەی ئەوەیە بە بەشداری 13 وڵاتی جیاواز بە بەشداری 120 یاریزانی جیاواز ئەم پاڵەوانەتە بەڕێوە چووە. ئەم پاڵەوانەتە بۆ ماوەی 4 ڕۆژە بەردەوام بووە. ئەمڕۆ کۆتا ڕۆژی پاڵەوانێتەکەیە تاکو ئێستا چەندین فڕینیان ئەنجام داوە و لە کۆتایی ئەمڕۆدا ئەو کەسانە دیاری ئەکرێت، ئەو یاریزانانە دیاری ئەکرێت لەوەی کە چەند خاڵیان بەدەستهێناوە. کەمترین خاڵ ئەمەیان بە پێچەوانەوەی ئێمە هەمیشە لە پاڵەوانەتەکانە ئەڵێن کە ئەوەی کە زۆرترین خاڵی هەبێت لەوەی کە پلەی یەکەم بەدەستێنێت. لێرە ئەوەی کەمترین خاڵ تۆمار بکات ئەتوانێت پلەی یەکەم بەدەست بهێنێت. هەر 120 یاریزانەکە لە پێشبڕکەیەکی زۆر سەختدان بۆی کە بتوانن ئەم پاڵەوانەتیا ببن با یەکەم. ئەم پاڵەوانەتە لە ئەربەت ئەم جارە ئەنجام درراوە، جاری پێشووتر لە شاری هەڵەبجە بۆ، بەڵام ئەم جارە لەم شوێنەدا لەوەی کە بە گونجاویان زانیوە لەم کەش و هەوای ئێستادا لێرە ئەنجام بدرێت. بە خۆشحاڵیەوە پاڵەوانەتەکە با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتەوە بەڕێوە چووە. ئەم پاڵەوانەتە گرنگەکەی لەوەدا بۆ لەوەی کە 13 وڵاتی جیاواز 120 یاریزان لە شوێنی جیاوازەوە هاتوون بۆ ئەوەی کە بتوان پاڵەوانەتەکە ئەنجام بدەن. اینجا لە ئێستا لەوەی کە ئەبینین ئەمە کۆتافرینی یاریزانەکانە لێرە بۆ ئەوەی کە بتوانن پێشبڕکێ بکەن کە ببن با یەکەم. ئەمە کۆتافرینە لەوەی کە یاریزانەکان ئەنجامی ئەدەن. لە ئێستادا 1 هەتا ژمارە 50 لە فرینە چۆتە سەرەوە گردا بۆ ئەوەی کە فرینەکە ئەنجام بدات و لە خوارەوە لیژنەی دادوەری هەیە. لیژنە دادوەریەکە بڕیا لەسەر ئەوەدا کاتێک کە ئەوان دێن ئەو خاڵە پۆینتە کە ئەیپێکن بۆیان دیاری ئەکرێت لەوەی کە بزانن چەندیان بەدەست هێنا وەکو ئاماژەم پێکرد. کەمترین خاڵ کەمترین پۆینت کە بۆی دیاری کراوە ئەتوانێت ببێت بە براوەی یەکەم. ئەنجام پێم خۆشە زانیاری زیاتر وەربگرم لەگەڵ یەکێک لە لیژنەی دادوەری لەوەی کە لێ ئێستادا هەرچەندە سەرقاڵە بۆ ئەوەی کە ئەوانەی کە فرین ئەنجام ئەدەن بێنە ئێرە و پۆینتەکانیان بۆ دیاری بکەم. کا کوردەوان سڵاوە لێبێت. خاتون سڵاو لە خۆشتان. بەڵێ ببوورە. زۆر سپاس. باس لە پاڵەوانەتەکە بکەین لەوەی کە 4 ڕۆژە ئەنجام ئەدرێت. باس بەگشتی باس لەم 4 ڕۆژە بکەین چۆن بۆ فرینەکان چۆن بووە. من لەبەرەوەی کارەکەم تۆزێک وردە کەم لەگەڵتانە بم ئەتوانم لە ماوەی ئەم 4 ڕۆژە ئێمە بیسەلمێنین کە هەرێمی کوردستانی عێراق گونجاوترین شوێنە بۆ ئەنجامدانی پاڵەوانەتی وەرزشی ئاسمانی و شوێنی هەرێمی کوردستان و عێراق جێگیر کراوە لە فایە بۆ ئەوەی بتوانن لەمە دووە ئەو پاڵەوانانە بێنە هەرێمی کوردستان و یەکەمین جاریشە کە لە عێراقا 3 قارە بە 13 وڵاتی جیاواز بەشداری بکاتیە. زۆر باشە. هەر بە کورتی ئەوشمان چوا بیتەوە لەوەی کە لێ لیژنەی دادوەریەکە دانراوە. لیژنەی دادوەریەکەش پێکاتوە لە هەموو وڵاتە جیاوازەکان لێرە کە لیژنەی دادوەری دانراوە ئەندامانی لیژنەی دادوەری. بەڵێ بە هەم بە تێکەڵیە عێراقی تایە، ئەوروپای تایە، وڵاتانی عەرەبی تایە، وەکو تەشکیلەکەی خۆی لە ناو دادوەرەکانە هەموو تێکەڵە. یاریزانەکان تا ئێستا پلەکانیان چۆن بۆ ئەنجامەکانی یاریزانە کوردەکان و یاریزانەکانی دیکەش لە ئاستێکی زۆر وردایە بەڕاستی کێبڕکێکە پاڵەوانی باشیشمان هەیە لە عێراق و کوردستانە. ئێمڕۆ سەعاسی ئینشاڵڵا ئەنجام ڕاگەنرێ. زۆر سپاس. وەکو ئاماژەی پێکرد لە بەروەی کە ئێستا سەرقاڵە، ئێستا یاریزانەکان لەسەر ئۆفرین ئەنجام ئەدەن دێنە خوارەوە ئەبێت پۆینتەکانیان بۆ دیاری بکرێت بۆ ئەوەی کە بە شێوەیەکی دادپەروەرانە بێت لێرە کەس حەقەکەی نەفەوتێت. ئەو پۆینتەی کە بۆی دیاری ئەکرێت گرنگە بۆ ئەو کە فرینەکە ئەنجام ئەدات لەگەڵ ئەوش کاتێک کە فرینەکە ئەنجام ئەدات کەوێتە خوارەوە. ئەگەر لەو خاڵەیە پۆینتەکەی نەپێکێت ئەتوانێت ئاماژە بۆ بکات کە جارێکی دیکە دووبارەی بکاتەوە. بەڵام ئەمڕۆ کۆتا ڕۆژە نازام لەوەی کە دەرفەت هەبێت لەوەی کە بتوانن دووبارەی بکەنەوە. من پێم خۆشە گفتوگۆ بکەم لەگەڵ یەکێک لە یاریزانەکانیش کە بەشدار بووە هەر 4 ڕۆژەکە بەشدار بووە لەم پاڵەوانەتە بزانین بۆ یاریزانەکان چۆن بووە لەوەی کە وەرزشی پەرەگلایدە لە هەرێمی کوردستان وەرزشێکی تازەیە. بزانین یاریزانەکانی خۆمان ئەزمونیان چۆن بووە تا ئێستا بەپێی ئەو ڕیزبەندانە ئەنجامێکی بەرایی ئاشکرا کراوە لەوەی کە ئەنجامەکانیان چۆن بووە. پێم خۆشە بچمە لایەن بەڕێزە سڵاوە لێبێت کاک ئاری. زۆر سپاس بەخێر بێ حاڵتان. تا ئێستا فرینەکان چۆن بۆ ئەم 4 ڕۆژەکە ئەنجام دراوە؟ بەڵێ وەڵا بەعام فرینەکان زۆر باش بووینە لەخوا بە زیاد بێ. یاریزانانی کورد بە دەرەجەی 1 پێشکەوتنی بەرچاویان بەخۆیەوە بینی و خاڵی باشیان تۆمار کردووە لەو پاڵەوانێتی.
زۆر باشە وەرزشی پەراگلایدەر لە هەرێمی کوردستان وەرزشێکی تا ڕادەیەک ئەتوانێت بڵێن وەرزشێکی تازەیە. یاریزانەکانی خۆمان ئەزممویان چۆن بە چاو یاریزانەکانی دیکە لەوەی کە لەوانەیە لێ وەرزشێکی کۆن بێت ئەوان ئەزمموی زیاتریان هەبێت. یاریزانەکانی ئێمە ئەزممویان زۆر باشە لە چا ئەو تەمەنەی کە لە وڵاتەکەی ئێمە سەری هەڵدا وەرزشەکە، بەڵام یەک کێشە لێرە هەیە، کێشەی داراییە، کێشەی ئەو وەرزشەی ئێمە وەرزشی سەرمایەداریە. ئەگەر پاڵپشتێکی دارایی نەبێ بەڕاستی کەرستەکان وەکو پێویست بەدەستمان ناگا، گرانن، پێداویستیەکانی بەعام گرانن. پاڵپشتی دارایی هەبێت دڵنیام لەوەی کە لە پاڵەوانێتی جیهانیەکان وەکو ئەمەی ئێستا فڕۆکەوانە کوردەکان لە ڕیزبەندی پێشەوە دەبن بە بەردەوامیش. ئەو پێداویستیانەی کە بۆم وەرزشە بەکاردێت ئێوە ئەتوانن ناوخۆی هەرێمی کوردستان بەردەستیان بخەن کاتێک کە شتێکتانەوێت ئەتوانن لێرە بیکڕن. بەڵێ نوێنەریان هەیە کۆمپانیەکان هەمووی لێرە نوێنەریان هەیە و داوای دەکەین لە وڵاتەکان لە کۆمپانیەکانەوە بەدەستمان دەگات. زۆر باشە سەبارەت بە ئەنجامەکان لەوەی 4 ڕۆژە کۆمەڵێک فرین ئەنجام دراوە ئەگەر ئاماژە بۆ کە بزانین چەند فرین ئەنجام دراوە و ئەمڕۆ چەندەم فرینە لەوەی کە وەرزشوانەکان ئەنجامێن و باسێکیش لە خاڵەکان بکەین و چۆنەتی بەدەستهێنانی خاڵەکان. بەڵێ خۆی 6 پێکات ئەم پاڵەوانێتیە پێکاتوە لە 6 فرین 5 فرینەی لە 4 ڕۆژی ڕابردوو ئەنجام دراوە. ئەمڕۆ ئەمە کۆتا فرینە ئەنجام دەدرێ بەعام بەگشتی فڕۆکەوانە نێودەوڵەتیەکان بیانیەکان لە ڕیزبەندی پێشەوەن. چەند کوردێکمان لە ڕیزبەندیەکە تایە بەڵام بەگشتی ئەوان زیاتر لە پێشەوەن. شێوازی بەدەستێنانی خاڵەکانیش لێدانە لە پۆین لە تارگێت تا لە نزیکترین خاڵی سفرەکە بدرێ مەرتەبەی بەرزتر دەبێت ئەو کەسە ڕیزبەندی دێتە پێشەوە. زۆر باشە جیا لە وەرزشەکە لەوەی کە ئێستا 13 وڵاتی جیاواز هاتۆتە هەرێمی کوردستان و هاتۆ بۆ شاری سلێمانی تا چەند گرنگە ئەم جۆرە وەرزشانە کۆبوونەوەیەک بێت بۆ ئەوەی کە وڵاتە جیاوازەکان بن بۆ وڵاتەکەی ئێمە بۆی لە شوناس و کللتوری ئێمە شارەزابن ئەمە تا چەند گرنگی هەیە جیا لە وەرزشەکە لە پاڵ وەرزشەکەەوە. بەڵێ ئەمە هەر زۆر گرنگە لە ڕووی گەشت و گوزارەوە تێکەڵبوونە بە کللتوری وڵاتان، تێکەڵبوونە بە زمان و نەتەوەی جیاواز. بۆ نمونە ئێستا من 4 شەوە لێرە کەمپم کردووە، لیبیم لەگەڵ بووە، جەزایریم لەگەڵ بووە، سعودیم لەگەڵ بووە، کوێتیم لەگەڵ بووە، هەنووە لە وڵاتانی تیا بووە. تێکەڵبوونێک شەوانە بەیەک بۆ دانیشتن و قسەمان کردو، تێکەڵبوونێک دروست بووە. بەیانی منیش چم بۆ لایەن کەسێک ئەناسم لە وڵاتە، یعنی ئەوە نزیکترین خاڵێتی کە بەناو شارەزای ناچم بۆ ئەو وڵاتە و تێکەڵاوی کولتور و یاسا و عادات و تەقالیدیان دەویست. باشە کەواتە جیا لەوەی کە تۆ لە پاڵەوانتەکەی بەشدار بووی 4 شەویشە لەم شوێنەیە ماویتەوە. بەڵێ لە 4 شەو لێرە کەمپم کردووە خۆم و برادەرەکانم. ئەمە وای سەرکەوتنە بۆ خوازین هیوادارین پلێکی زۆر باش بەدەست بهێنیت و بتوانیت ببیت بێکێک لە سەرکەوتەکانی ئەم پاڵەوانتێ. زۆر سپاس دەکەم زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان وەک ئەزانین لەوەی کە ئێستا وەرزشوانەکان سەرقاڵن بۆ ئەوەی کە ئافرینەکانیان ئەنجام بدەن بەشێک لە وەرزشوانانە چوونەتە سەرەوە بۆ ئەوەی دانە بەدانە بە پێی ڕیزبەندیەکە کە بۆیان دیاری کراوە لە ڕیزبەندیەکەیە بێنە خوارۆفرینەکان ئەنجام بن و بتوان ئەو خاڵە بپێکن وەکوی کە ئێستا ئەیبینین ئێستا لیژنەی دادوەری سەرقاڵی ئەوەیە بۆی پۆینتەکان دیاری بکات بۆ یەکێک لەو وەرزشوانانەی کە هاتۆتە خوارەوە. لێرە پێوانە ئەکرێت بۆی کە بزانن چەندێک دوور بۆ لەو خاڵی کە پێکاوێتی لە خاڵە ئەسلەکەی کە ئەبێ بیپێکرد لەو پۆینتی کا پێویستە بیپێکێت. جام پێم خۆشە گفتوگۆ بکەم لەگەڵ یەکێکی دیکە لەو کەسانەی لە وەرزشوانانەی کە بەشدار بوون لە پاڵەوانێتەکە بزانین تا ئێستا پاڵەوانێتەکە چۆن بووە، لەکوێوە بەشدار بوو و پلەکەشی چۆن بووە. سڵاو لێ بێکاکێ. بەخێر بێن سواسان دەکەم. لەکوێوە بەشدار بوویت؟ لە کۆیەوە بەشدارین یانێ ئاسمانی هەڵۆکانی کۆیە. زۆر باشە لەکێکۆ دەست کردو بەم وەرزشە و کوردەکانی خۆمان ئەزممویان چۆنە لە وەرزشی پەراگلایدەر؟ سپاس بەخوا لە 2010 دەستمان پێ کردووە و ئاستی کوردەکان ساڵ بە ساڵ بەرەو پێش دەڕوا و بتوڵاتەکان زیاتر دێتە کوردستان و بەردەوامین ئینشاءالله. ئەم 4 ڕۆژە چەند فرینتان ئەنجام داوە و شێوازی فرینەکان چۆنە؟ هەندێکان ئاماژیان بەوە کرد لە یەکێک لەو فرینانەکە کەمترین پلەی بەدەست هێنابێت یەکێک لەوانەی بۆ لا ئەبرێت. ئەم چۆنە ئەم شێوازی فرینانە و لابردنی یەکێک لەو پۆینتانە؟ ئێمە لە کۆی ڕۆژ سێشەمەوە هاتوون لێرە کەمپینگمان کردووە شەوانە لە لاندینگەکە لێکوان دەبینینەوە و
ڕۆژی یەکەم کە هاتین سێ چوار فڕینمان کرد وەک تێست 6 فڕینی وڵاتیشمان کردووە 5مان کردووە ئێستا ئینشاءڵڵا فڕنێکمان ماوە ئینشاءڵڵا نەتیجەی باشمان دەبێت لێوەش. زۆر باشە تا ئێستا ئەنجامەکان چۆن بووە؟ دیاریزانەکانی خۆمان ئەنجامەکانیان چۆن بەدەستێناوە؟ لەخواوە زیاد ئەنجامەکانیان باشە خراپ نینە هەچەند تیمەکانی کە تیمی زۆر باشن وڵاتەکان هەموو هاتوونە زۆربەی زۆر وڵاتەکان مەنگۆلیەکان هاتوونە تیمی زۆر باشیان هەیە یاریزانی زۆر باشیان هەیە ئینشاءڵڵا ئەمەش ئەگەر ئەو ساڵیش نەتوانین ئینشاءڵڵا ساڵانی داهاتوو یاریزانی باشمان هەیە دەتوانین مسابقاتیان لەگەڵ بکەین. زۆر باشە ئەم شوێنە کە هەڵبژێردراوە لە ئەربەت لە سلێمانی تا چۆن ئەم شوێنە گونجاوە بۆ وەرزشی پەرەگلایدەر؟ زۆر گونجاوە شوێنێکی زۆر باشە بۆ پاڵەوانتێکەش زۆر سەرکەوتوو بوو و چونکە بە حکمەوەی هەم شوێنەکەی باشە هەم شوێنی نیشتنەوەکەشی زۆر باشە. زۆر باشە. لەو بەڕێزەی دیکەش لە کاک ئاری پرسیارم کرد لەوەی تا چۆن گرنگە ئەمە جیا لەوەی کە ئەمە وەرزشەکە و لێرە ئەنجام ئەدەێت پاڵەوانتێکە گرنگە بۆ ئەوەی کە ئەم وەرزشە شۆک و وەرزەکانی دیکە گرنگی خۆی پێ بدرێت و بکرێت بە وەرزشێکی جیهانی لە هەرێمی کوردستانیش بەڵام جیا لەوەی کە ئێستا 120 یاریزان لێرە 120 یاریزان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە بگرە لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە بگرە و بۆ دەرەوەی عێراقش کە لە 13 وڵاتی جیاوازەوە هاتوون تا چەند گرنگە بۆ ئەوەی کە ئێمەش بە وڵاتانی دیکە بڵێن بەڵێ ئێمەش دەتوانین چۆن ئێوە پاڵەوانتە جیهانیەکان ئەنجام ئەدەن ئێمەش دەتوانین لە هەرێمی کوردستان هەر بە ستانداردە جیهانیەکان بتوانین پاڵەوانەتی ئەنجام بدەین. وڵا بێگومان دەتوانین ئێمەش دەتوانین ئەو پاڵەوانتیانە ئەنجام دەین و بەردەوامیش دەبین بە حکمی ئەوەی پاڵەوانتەکە لە کوردستان بە تایبەتی و یاریەکە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوو ینی ئاشنایەکی زۆری نەبوو بە خەڵک و بە یاریزان و بە تەواوی عێراق و کوردستان سوپاس بخوا 4-5 ساڵە زۆر ینی بەرەو پێش ڕۆژدینە بە مەسافەی ئەو 4-5 ساڵە بە تەواوەتی یاریزان زیادی کردووە و یاریزان دەستنا دەرەوە بۆ بتوڵات و نەتیجەشیان هەبوو دەستبێن ئینشاءڵڵا لە مۆدووە. زۆر سپاس دەکەین هیوای سەرکەوتنە بۆ خوازین هیوادارین لەوەی کە بتوانن پلێکی زۆر باش بەدەست بهێنن. زۆر سپاس بۆ بەڕێزە. بەڵێ لە ئێستاە وەکو ئاماژەم پێکرد لە ئێستاە لیژنەی دادوەری و هەموو بەشداربووان سەرقاڵم بوو ئەوەی کە کۆتا فڕین ئەنجام بن لێرە هەمووان بە تامەزرویە و چاوەڕێی ئەنجامەکانەکەن وەکو ئاماژەمان پێکرد ئەمڕۆ کۆتا ڕۆژی پاڵەوانێتێکە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بووە لە شاری سلێمانی لە ئەربەت ئەمڕۆ لە کاتژمێر 2 بۆ کاتژمێر 3 لێرە کۆتا ئەنجامی پاڵەوانێتەکە ئاشکرا ئەکرێت لەوەی کە بزانن کێتوانی وێتی کەمترین خاڵ بەدەست بهێنێت کێتوانی وێتی ببێت بە ئەپلەی یەکەم و دووەم و سێم و خەڵاتی تایبەتیش بۆ کەسانە دانراوە وەکو ئاماژەمان پێکرد ئەم پاڵەوانێتە ماوەی 4 ڕۆژ بەردەوام بووە لە شاری سلێمانی با بەشداری 13 وڵات 120 یاریزان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و عێراق و 13 وڵات با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات و ئەم پاڵەوانێتە بەڕێوەچۆ. زۆر سپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەرمان بوون من ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هەردوو هاوکارم لانەوە ڕەواند.